بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەخمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانی ئەم شەومان بەڕێز کاک عەلی حسێن بەرپرسی پەیوەندیە نیشتیمانیەکانی پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەوەی بەرنامەکە چەند خولەکێک دواکەوتووە من زۆر بە کورتی ئاماژە بەوادەم کە لەم بەرنامەیە هەوڵەدەین قسە لەسەرەوە بکەین کە پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە ئەمڕۆ کۆبوونەوە چەند پێشکەوتنی بە ئاراستەی ایجابی بەخۆیەوە بینیوە چیان وتووە لەسەر هەڵبژاردننی پارلەمانی کوردستان و باسی چیان کردو سەبارەت بە هەماهەنگی لە بەغدا و پێکێنانی حکوومەتی نوێی عێراقی. کاک عەلی سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ یەکەم ئێوە کە جەنابیشتان لەو شاندە باڵایەی پارتی دیموکراتی کوردستان حزورتان هەبوو ئەمڕۆ لاگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە مەبەستمە پرسیارەکەم پرسیارێکی گشتی بێت ئەوەی گرنگە بینەر بیزانێت بە نسبەت کۆبوونەوەکەی ئەمڕۆوە چییە؟ فەرموون. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەران. حقیقەت ئێمە لە دوای هەڵبژاردنەکانی عێراق و بە تایبەتی لەو کاتانەی کە بەرەو هەڵبژاردننی کوردستانی ژێشتین ویستمان پەیامێکی ڕوونمان هەبیتن بۆ هەموو هێز و لایەنە سیاسیەکان و بە تایبەتی ئەو چوار لایەنەی کە نیگەران بوون لە دوای هەڵبژاردنەکان بۆی لە نزیکەوە پەیامی پارتی دیموکراتی کوردستان و هەڵوێستەکانی پارتیش لە نیگەرانیەکانی ئەوان هەڵوێستی زۆر سەریح بوون سەبارەت بە تێبینیەکانی ئەوان و ئێمە تێبینیەکانی ئەوانمان بە هەڵگرتن و ئامادەیشمان دەربڕی بۆ هەر هاوکاریەک بۆ ئەوەی کە کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان چۆن و بە چ شێوەیەک دەتوانن کارەکانی خۆیان بکەن بۆ ئەوەی حقیقەتی یان ئەنجامی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی دروست بۆ خەڵکی کوردستان و بۆ هەموو ئەو لایەنان ڕوون بیتەوە. پەیامی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان وازح بۆ ئەو کاتیش داوای بینینی لایەنەکانمان کرد بەڵام ئەوان دەیانویست تاکو و ئەنجامەکان دەردەچیان تعنی ئەوان بۆ ئەنجامەکان ئەو جا بتوانین لەگەڵیان کۆببینەوە. دانیشتنی ئەو ڕۆمان بەبیعی تەنها بۆ بزوتنەوەی گۆڕان نەبوو چونکە دوسێ ڕۆژی ڕابردووش بۆ لای کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی هاوپەیمانی و ئەو ڕۆژ بۆ لای بزوتنەوەی گۆڕان طبیعی پەیامیمان بۆ دوسێ تەوەری گرنگ بوو. یەک لە تەوەرە ئەساسەکان ئەوە بوو کە پەیوەندیەکانی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگە بزوتنەوەی گۆڕان حقیقت بە ڕاشکاوانە پێمان ڕاگەاندن کە ئێمە وەکو پارتی ئێمە ئامادەییمان تێدا هەیە بۆ ئەوەی پەیوەندی دوو قۆڵی نەک هە لەگە بزوتنەوەی گۆڕان لەگە هەموو هێز و لایەنە سیاسەکانی کوردستان و عێراقیش هەبیتن. ئێمە لێرە لە کوردستان حزبی جیاین بیرۆڕای جیامان هەیە و ڕەنگە تێبینی جیاشمان هەبیتن لێرە لە کوردستان لەسەر شێوەی حکومڕانی بەڵام بە تاکید لە بەغدا نقاتی مشتەرەکیان خاڵی هاوبەش یەکجار زۆرمان هەیە دەتوانین لەوە هاوکاری یەکتر بکەین و دەتوانین لێرە دید و بۆچوونە لێک نزیکەکان بتوانین نقاتی مشتەرەکی تێدا دروست بکەین و خاڵی دووەم لەسەر هەڵبژاردنەکانی کوردستان بوو و خاڵی سێمیش لەسەر ئەو پرۆژەی پارتی و یەکێتی بوو کە ئێمە پرۆژەیەکمان هەیە لەگە هێز و لایەنە سیاسی عێراقیەکان دەمانەوێت ئەو پرۆژەی کوردستانی بیدن نەکی تەنهایی پارتی و یەکێتی و پرۆژەکەمان بۆ باسکردن چیە و بە چ شێوەیەکە و ئامادەییمان دەربڕی کە ئەو پرۆژەیە فراوانتر بکەین بۆ بی بە پرۆژەی خەڵکی کوردستان. کەواتە کاک عەلی بە ئەوەندەی کاتمان هەیە لەسەر یەک بە یەکی خاڵەکان بوەستین سەبارەت بە پەیوەندی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان یعنی هەمووان ئاگادارن کە پەیوەندیەکانی پارتی و گۆڕان ئالۆزی زۆری بەخۆیەوە بینیوە و تەنانەت لە ماوەی ڕابردوودا هەر نەتانەتوانی پێکەوە لەسەر مێزێکی گفتوگۆ دابنیشن گفتوگۆ بکەن بەڵام ئەمەی ئەبینرێت ئێستا بەرەو پێشچوونە کە لە نزیکەوە لەگەڵ یەکدا ئەنیشن دەردەدڵ و گلەیی و نیگەرانیەکانی خۆتانەگەێنن بە یەکتر. ئەکرێ بڵین کە ئێستا پەیوەندی نێوان پارتی و گۆڕان پەیوەندیەکی ئاساییە و لێرە بەدوا ناوە کۆبوونە و دانیشتنتانە بێت؟ ئێمە لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بەڕاشکاوی گوتومانە گۆڕان هێزێکی سیاسیە و ئێمە ئامادەبووین کە مامەڵەی لەگەڵ بکەین وەکو هێزێکی سیاسی و کاتی لە حکوومەتی بنکە فراوانیش پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستی ڕوون بوو هەڵوێستی وازح بوو حقیقت ئەو
مەد و جەزرەی لە تعاملی سیاسی لە ماوەی ڕابردوودا بە تاکید ئێمە کۆمەڵک تێبینیمان هەبوو ئەوانیش کۆمەڵک تێبینیان هەبووە بەڵام بە تاکید بە ئەزمۆن دەرکەوت کە ئێمە دەتوانین بڵین وڵا بژوتنەوەی گۆڕان نییە لە ساحە وجودی نییە و ئەوانیش ئەوان و چلایەشیش دەتوانن پێگەی پارتی دموکراتی کوردستان لەبەر چاو نەگرن کەواتە پێویستە ئێمە پێکەوە کار بکەین ئێمە نقاتی خلافمان هەیە لە کوردستان بەڵام بە تاکید نقاتی مشترەکیشمان یەکجار زۆرە ئێمە لە وڵاتێک دەژین و هەریەکیش بەپێی پێگەی خۆی بەرپرسیارەتی هەیە و من تەسەور دەکەم دانیشتنی ئەوڕۆ تەفاهم و تێگەیشتنێکی باش بوو ئەو یەکتر نەخوێندنەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و لە بەرژەوەندی ئەزمونونەکە و لە بەرژەوەندی هیچ لایەکیشمان نییە بۆیە ئەبێ هەوڵ بدەین دیالۆگ هەبی تێگەیشتن هەبی و هەوڵش بدەین گرفتەکانمان بە تەفاهم و بە تێگەیشتن و دەرگاش بووە بۆی بتوانین لە کۆبنەوەکانی داهاتوو بە فراوانتر هەم باسی پەیوەندی دوولایەنە بکەین و هەمیش باسی ئایندەی حکومڕانی لە کوردستان و پرۆژەی ئێمەش بە نسبەت بەغدا چۆن و بە چه شێوەیەک بی دەرفەتی ئەوەش بووە کە بتوانین زیاتر باسی بکەین باشە کەواتە کاک عەلی با من هەر پرسیارەکەم دووبارە دابڕێژمەوە ینی ئەم جارە ینی لەو دەست پێشخەریەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ماوەی ڕابردووە کە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیە ئاماژەتان بەوەدا کە دەرگاتان بەرەو ڕووی لایەنەکان کراوەتەوە بەڵام ئەم دەست پێشخەریە کە پارتی دێتە سلێمانی و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆ ئەبێتەوە بینەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێی ئەوە بکەن کە جاری داهات و گۆڕان بێت بۆ نمونە لەگەڵ پارتیەدا بنیشێت لە هەولێر و پێکەوە مەبەستم لەم پرسیارە سەردانەکە نییە مەبەستمەوەی پەیوەندیەکان تا ئەو ڕادەیە ئاسایی بۆتەوە ئەوەی کە ئەوڕۆ لە کۆبنەوەکان بینیمان و قسەی لەسەرکرا بە ئاراستەیەکی ئیجابیە بە ئاراستەی لێک تێگەیشتن و کاری هاوبەشە بۆ ئایندا و ئەمەش شێوەیەکی تەندروستە لە مامەڵەکردنی سیاسی چونکە ئێمە دوو هێزی سیاسین و کۆمەڵک هێزی تری سیاسیشان ئەبێ هەوڵ بدەین پێکەوە کار بکەین ئێمە قەدەری ئێمە وایە ئەبێ پێکەوە بین هەر هێز و لایەنێک پێگەی جەماوەری خۆی هەیە تەئیدی خۆی هەیە بە تاکید نقاتی خلافیشمان هەیە و ئاساییشە ئەگەر ئێمە هەمومان وەکو یەک بیرکەین و ئەبێ یەک حزب بین بۆیە ئێمە بیرکردنەوەی جیامان هەیە چەند حزبی جیایی بەڵام خاڵی هاوبەشمان هەیە لەسەر و خاڵە هاوبەشانە دەتوانین کاری لەسەر بکەین و پێکەوەش کار بکەین باشە بینە سەر باسی هەڵبژاردن ینی هەڵبژاردننی پارلەمانی کوردستان ینی تا ئێستش قسە ئەکرێت لەسەر ئەوەی ئەکرێت یان ناکرێت ڕاستە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان سووربوونی خۆی لەسەر هەڵوێستی پێشووتری دووبارە کردوتەوە کە ئەبێ و پێیان باشە کە هەڵبژاردن لە 30 ئەیلولی بڵێن ئەم مانگە ئەنجام بدرێت بەڵام ئەمڕۆ دوای کۆبوونەوەی ئێوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیانی بۆ نمونەوەیەوە لەگەڵ مامۆستا سەلاحەدین محەممەد بادین کۆبوونەوە لەگەڵ بۆ نمونە مامۆستا عەلی باپیر کۆبوونەوە لەگەڵ دکتۆر بەرەم ساڵح کۆبوونەوەی دەوریتان لەگەڵ یەکێتی هەبووە نەمان بیست کە بوترێ بۆ نمونە هەڵبژاردن یان بانگەشەی هەڵبژاردن بۆ هەفتەیەک بۆ 10 ڕۆژ بۆ 5 ڕۆژ دوا ئەخرێ بەڵام دوای دانیشتنتان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئەم بڕیارە دێتە ئاراوە ئایا ئەمە تەفاهم و لێکتێگەیشتنی نێوان پارتی و گۆڕان بوو یان داواکاری بزوتنەوەی گۆڕان بوو ئێمە تەبیعی هەموو لایەک دەزانین کە ساڵێک زیاترە بەسە هەڵبژاردنەکان تێپەڕی و دەبایە بەهاری ڕابردوو هەڵبژاردن بکرا بە پێ ڕێککەوتن و تەمدیدکردنی ساڵی ڕابردوو بەڵام بە پێی کۆمەڵک بیانوو کە هەبوون هەندێکی ڕەنگە لە جێگای خۆ بووی هەندێکی ڕەنگە وەکو پێویست لە جێگای خۆی نەبوو کە چەند ماوەیەک تاخیر بکرێتن و دیاریکردنی ئەو ماوەش لە 30 ئەیلول بە ڕێککەوتنی هەم کۆمیسیۆن کە هەموو لایەنەکانی تێدایە و هەمیش یعنی حکوومەت کە بە تایبەتی ئێمە و یەکێتی کە لە حکومڕانینە کاتەکەمان دیاری کردووە بۆیە تەبیعی لە ڕووی قانونیەوە ئێمە دەکەوینە فراغی قانونی کە هەڵبژاردن نەکەین بەڕاستی و ئێمە پێداگیری هەڵبژاردن بۆ پارتی نییە بۆ حزبەکی دیاریکراو نییە ئەو ڕۆی دانیشتنی ئێمە دیسان ئێمە تاکیدمان کردیتەوە لەسەر کاتی خۆی بەڵام ئەوەی مەسلەی بانگەشە بووە کە بانگەشە هەفتەیەک بانگەشەکە دوا بخرێتن ئەوەش داوە لە کۆمیسیۆن کراوە نەکە بڕیاری پارتی و گۆڕان بیان بڕیاری لایەنی سیاسی بیتن بەڵێ
چ لایەنێک داوای لە کۆمیسیۆن کردووە کە هەفتەیەک بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردن دوا بخرێت؟ بەڵێ خۆی حقیقت لە سەردانمان بۆ لای لایەنەکان بەشی زۆری تەنهای کۆمەڵی ئیسلامی نەبیت بەشی زۆری لایەنەکان تاکیدان لەوە دەکردەوە مبەڕڕیان دەینە بۆی کە هەڵبژاردن دوا بخرێ ئەوەی ئەو ڕۆژ بینیتان کە وتەبێژی بزوتنەوەی گۆڕان دیار بوو ینی ڕۆیان لەسەر هەڵبژاردنەکان بە تاکید ئەو پێشنیاری ئەو ڕۆ بۆ ئەوە بوو کە لە ڕێگەی کۆمیسیۆن بۆی دەرفەتی گفتوگۆ زیاتر بکرێتەوە هەم بۆ هەڵبژاردنەکانی کوردستان و هەمیش بۆ تشکیلی حکوومەتی عێراق بتوانین پێکەوە گفتوگۆی لەسەر بکەین دەرفەتێکی تریش هەبیتن بەڵام بە تاکید ئەوە ئەبێ لە ڕێگای کۆمیسیۆنەوە بیتن من ئەو ڕۆیوارە بیستم وا بزانم هەفتەیەک بانگاشە ئەوە کراوە ینی دوا دەخرێتن بەڵام نەک کاتی هەڵبژاردنەکان کاتی هەڵبژاردنەکان وەکو خۆیەتی باشە ئەکرێت ینی قسە لەسەرەوە بکرێت با من پرسیارێکی دیکە بکەم کاک نێچیرەوان بارزانی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ینی پێشتریش ئاماژەی بەوەدا بوو کە لە کۆبوونەوەیان لەگەڵ لایەنەکان بەگشتی و لایەنە ناڕازیەکان بە تایبەتی ینی وادەی هەڵبژاردن بە ڕەزامەندی تەواوی لایەنەکان دانراوە و هیچ لایەنێکیش و هیچ کەسێکیش بەڕسمی داوای دواخستنی هەڵبژاردننی لە حکوومەت نەکردووە ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان بە شێوەیەکی فەرمی داوای لە پارتی کرد ینی کە هەڵبژاردن دوا بخرێت و لە 30 ئەیلوول ئەنجام نەدرێ خۆی ئەوە لە دانیشتەکانمان هەموو دانیشتەکانمان جەنابی کاک نێچیروان وەکو سەرۆکی حکوومەت تاکیدی کردەوە گوتی هیچ لایەنێک بەڕسمی داوای نەکردووە کە هەڵبژاردن دوا بکەی و هۆکارەکانیش مبەڕڕاتی معقول پێشکەش نەکراون بەڵام لێرە لە ڕاگەیاندنەکان دەبینین بەڵام لە دانیشتەکانمانی ئەو دوایە ینی بەڕاشکاوانە ئەگەر مباشریش بەڕسمی و داوایان نەکردبی بەڵام مبەڕڕاتی دواخستنیان کۆمەڵک مبەڕڕاتیان دەخستە ڕوو بەڵام بە تاکید ئەمە لە ڕووی قانونیەوە ئەبێ بەڕسمی چەند لایەنێک داوا بکەن و مبەڕڕاتی معقولیش پێشکەش بە حکوومەت بکەن بۆی حکوومەتی ڕاستە بکاتن حکوومەتە بێ بڕیار بدا و لەسەر لەو بابەتە باشە کەواتە گەر بە شێوەیەکی ڕاشکاوانە وەڵامم بیتەوە درێژکردنەوەی یەک هەفتە بۆ یاخود دواخستنی یەک هەفتە بۆ وادەی بانگەشەی هەڵبژاردن بوو ئەوەیە ئەو لایەنانە کە نایەنەوێ هەڵبژاردن بکرێت داواکاری پێشکەش بە حکوومەت بکەن بە شێوەیەکی فەرمی خۆی بانگەشە حقیقت لەو دۆخی ئێستا کوردستان و عێراق و ناوچەکە پێدا تێپەڕی ئەو دۆخەی نێوان لایەنە سیاسیەکانیش ڕەنگە هەر خۆشی ماوەی بانگەشەکە زۆر پێویست نەبی زۆر درێژ بیتن باسی ئەوەش کرا کە هەوڵ بدرێتن ماوەی بانگەشەکە زۆر درێژ نەبی کورد بیتن و بە تاکیدیش لەو ماوەیە هەرچەندە ئێمە تاکید دەکەینەوە لە کاتی هەڵبژاردنەکان بەڵام بە تاکید داوای گفتوگۆ دەکەن بۆ زۆر بابەت طبيعي بتأكيد بابەتی مەسلەی هەڵبژاردننی کوردستانی شێکێکە لەو بابەتانە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ چوونەک هەیە کە پێویستی بە گفتوگۆی زیاتر هەیە لە ئەنجامی ئەو سەردانانەمان و ڕغبەتێک هەیە لەلایەن هەندێک لایەن کە هەڵبژاردنەکان دوا بکەوی بەڵام حقیقت هیچ مبەڕڕی قانونی مبەڕڕی وا پێشکەش ناکەن چکە دوو لایەنە لایەنی بڵێم تەکنیک هەیە کە کۆمیسیۆن لە هەموو ڕۆکەوە ئامادەیی تێدا هەیە خۆی یعنی ئامادەی خۆی ئامادەیی پیشان داوە کە گرفتەکانیان تەواو کردوون و ئامادەیان تێدایە کە بە هەڵبژاردن بکەن طبیعی لایەنی سیاسیش ئەبێ لایەنە سیاسیەکان داوا بکەن تاکو ئێستا بەڕسمی هیچ لایەنێکی سیاسی نەهاتووە داوا بکاتن هەڵبژاردن دوا بخاتن طبیعی بە تاکید ئەویش وازحە هۆکارەکان لەبەر ئەو دۆخەیە و لەبەر دەنگدەری خۆیانە ڕەنگە هەست بکەن لە ڕووی سیاسیەوە تەسیریان لێ دەکەن لە ڕووی هەڵبژاردن لە ڕووی دەنگدان لە ڕووی کۆمەڵک بابەتی تر کەواتە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان سوورن لەسەر ئەوەی کە لە 30 ئەیلوول هەڵبژاردن ئەنجام بدرێت و دەستبەرداری ئەو ڕایی خۆتان نابن گەر بە فەرمی لایەنەکان داوا لە حکوومەت نەکەن دەزانی خۆی هەڵبژاردن بۆ حزبێکی دیاری کراو نییە
هەڵبژاردن بۆ پرۆسەیەکە پرۆسەیەکی دیموکراسیە بۆ خەڵکی کوردستانە بۆ هەموو لایەنەکانە بۆ هەموو کۆمەلگای کوردستانە ئێمەش بەشەچین لەو کۆمەلگایە ئێمە بەدیدی ئێمە بە بۆچوونی ئێمە ئەگەر لەو کاتە دوا بخین ئەمە دەکەوینە ژێر مەسئولیەتێک و ئەو مەسئولیەتە ئێمە نامانەوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر کۆمەلگای کوردستان و بەرامبەر خەڵکی کوردستان ئەو مەسئولیەتە لە سەرشانی ئێمە بچون کە ئێمە بەڕاشکاوی بە خەڵکی کوردستان دەڵێن کاتەکە ئێمە ساڵێکی تاقیر بووە کاتەکە گونجاوە و حکوومەتیش بە تاکید گرفتی پەرلەمان هەیە سەرۆکایەتی پەرلەمان وەزیرێک دوسێ وەزارەت بەڕێوە ئەبا و گلەیان ئەو لایەنانە لە حکوومەت هەیە بۆ ئەوەی بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگرد بکەین و خەڵکی کوردستان بڕیاری خۆی بداتن و حکوومەتێک دا بمەزرێ ئەو حکوومەتە پێک بێ حکوومەتەکە تعبیر بی لەو دەنگدەرانەی کە خەڵک دەنجی بۆ ئەداتن. بەڵام ڕایەکی شەیە ئەڵێت کە ئەگەر ئەوەی داوای دواخستنی هەڵبژاردنەکە پارتی دیموکراتی کوردستان بووایە ئێستا گوتارە سیاسیەکان بە شێوەیەکی دیکە بوو. بەعکسەوە نا پارتی دیموکراتی کوردستان بە پێچەوانە خۆ هەموو لایەنە سیاسیەکانیش خەریکە لە ڕای گشتیش دروستە بیتن وازەحە کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەڵبژاردنەکانە و دەیەوێت هەڵبژاردن بکرێتن بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە تاکید بە فراوانتر بیر دەکەتەوە و دەزانین هەڵبژاردن بۆ خەڵکی کوردستانە و پرۆسەیەکە پرۆسێکی دیموکراسیە ئەبێ ئەوان ئەو لایەنە سیاسیانەی کە ڕۆڵیان هەیە لە کوردستان کە بەلایەنی کەم ئەوانەی ناوی خۆیان تۆمار کردووە بەشداری بکەن و ئامادەیان تێدابی کە بۆی هەمومان هەوڵ بدەین نەک لە نێوەی ڕێگە هەرێکێک بین بە تاعنەکیان بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ بدەین کۆسب بۆ پرۆسەکە دروست بکەین ئەبێ هەوڵ بدەین بە ڕۆحی دیموکراسی و هاوکاری یەکتر بەرەو هەڵبژاردنەکان بچین نەک بە گومانەوە و لە ئێستاوە بیر لە دروستکردنی گرفت بکەینەوە. باشە کاک عەلی سەبارەت بە دیارە مەسەلەی هەڵبژاردن پرسیاری دیکە لەگرێ بەڵام من کاتم زۆر نەماوە سەبارەت بە هەماهەنگی لە نێوان ینی لایەنە کوردستانیەکان لە بەغدا ینی وتەبێژی بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ ئاماژەی بەوەدا کە پێویستە لە بەغا کورد داکۆکی لەسەر مافە دەستوریەکانی کوردستان بکات لەسەر مەبدەئی هاوسەنگی بەشداری لە بڕیاری سیاسی لە بەغدا داکۆکیکردن لە داواکاریەکانی خەڵکی کوردستان و تا کۆتایی ئەوەی ینی مەبەستمە من بیزانم ئەوەیە ئێوە لەسەر ینی بە نسبەت عێراقیشەوە لەگەڵ گۆڕانە گەیشتونەتە لێک تێگەیشتن کە لەوێ هەماهەنگی یەکتر بن. ئەو پرۆژەی ئێمە باسمان کرد لەگەڵ یەکێتی نیشتیمانی خاڵەکانی پرۆژەکە باسکران و پرۆژەکەش جارێ ئامادەیەوە لەگە هیچ لایەنێک لەو لایەنە سیاسیانەی عێراقش نەگەیشتینە نەتیجەیەک بۆ ئێمە نامانەوێت ببینێت تەرەف لەو گرفتانەی کە لە ناو ماڵی شیعایە لە ناو ماڵی عێراقی بە عێراقی عەرەبیەوە هەیە دەمانەوێت ئێمە قەزیەیەکمان هەیە و دەشمانەوێت لایەنە سیاسیەکانی تری کوردستانیش ئەوانیش پێکەوە بین لەو بابەتەوە ئەو پرۆژەی ئێمە ئەو ئەفکاری ئێمە لە شەراکەت و لە تەوازن و تەوافق کە باسمان کرد لە زۆر خاڵەکان بە خاڵی ئیجابی سیرکران و کۆمەڵک تێبینیش هەبوون حقیقت تێبینەکانیش لای ئێمە ینی تێبینی معقول بوون و قابلی ئەوەیە کە گفتوگۆ بکەین ببی بە پرۆژەیەکی کوردستانی و تاوکو ئێستاش نەک ئەو هەلوێستەی لە بەغدایە تەنها هەلوێستی پارتی وێچێتی نییە بەڵکوی لایەنەکانی تریشە بە تایبەتی ئەو چوار لایەنە تاکو ئێستا لەو هەلوێستە نیشتیمانیە دەرنەچوونە بچن خۆیان بەلایەکەوە دابدەن بەڵکو ئاراستە سیاسیەکە ئەوەیە کە هەوڵ بدەین پەیامەکی نیشتیمانی پەیامەکی کوردستانیمان هەبیتن و ئەوەی تێبینیشمان کرد نەکە لای بژوتنەوەی گۆڕان ئەوڕۆ بەتەنها بەڵکو لە لایانی یەکگرتو و کۆمەڵ و هاوپەیمانیش هەمان تەوەجوه هەبوو. بەڵێ بەڕێز کاک عەلی حسێن بەرپرسی پەیوەندیە نیشتیمانیەکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ کاتەی بە ئێمە و بابینەران بەخش. زۆر سپاس هەربژین بەڵێ بینەرانی ئەزیز ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر قبوڵ بکەن تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.